بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان هاتوومەتەوە خزمەتتان. ئەم جارە بەرنمەکەمان لەسەر گورچیلەس و یەکێک لەو نەخۆشیگەرە کە بە نەخۆشی ناڕەسایی گورچیلە معروفە کە دیارە دوو شێوەی هەیە، یا حادە ئەوەی کە کتوپڕ پێشتێت، یا ئەوەی کە مزمن و درێژخایەنە کە بە مرور زەمان حاڵەتێکی پێشڕەوەندەی هەیە. ناڕەسایی گورچیلە دیارە لە کوردستانی باشوورە بە سستبوونی گورچیلە پێڵێن، بەڵام لای خۆمان هەر بە ناڕەسایی کولیە یا ناڕەسایی گورچیلە بەناوبانگە. ناڕەسایی گورچیلە ئەگەر ئێمە تعریفێکی سادەی لێ بکەین، ئەوەیە کە یەک یا هەردوو گورچیلە کارایی خۆی یا عملکردی خۆی لەدەست بدات. لەو حاڵەتە ئەڵێن کە گورچیلە تووشی ناڕەسایی بووە. کارەکانی گورچیلە چین؟ کارەکانی ئەوەن کە ئەو سەمەی کە لە لەشە هەیە ڕواتە ناوخۆین بە شێوەی فیلتراسیۆن، یا ئەوەی کە ئەیدا بە سافی وەکو سافیکە گورچیلە بە شێوەی میزکردن ئەو سەمگەرە لە لەشە ئەباتە دەرەوە. هۆکارەکانی چین؟ ئەو هۆکارگەرە کە ئەبنە سەبەب بۆ تووشبوون بە ناڕەسایی کولیە یا گورچیلە، دیابەتە یا شەکرە، یەکێکی تر فشارخوێنی کە فشارخوێن ئەگەر لەسەرەوە بێت. حاڵەتگەرێکیش هەیە کە حاڵەتگەری غەیرە تەبیعی گورچیلەس، یا ئەوەی کە گورچیلەکە حاڵەتێکی غەیرە تەبیعیە، چە بە شکلی مادەرزادی، یا ئەوەی کە بە مروری زەمان تووشی ئاسیب بێت. ئەو ئاسیبگەرە دیارە تووشی ئەو سلولگەر گورچیلە بێ یا ئەو گلومرۆلگەرە ئەبێت کە ئەو کار تەسفیە کە ئیتر ئەو میزە لە ناو گورچیلە ڕێزتر لە یەکدانە دڵۆپ کۆ بێتەوە تا ئەو لەگەنچەی گورچیلە کۆ بێتەوە تاوەکو میز تێتە دەرەوە. ئەگەر هەر بەشێک لە گورچیلە ئەگەر تووشی ئاسیب بێت، ئەتوانێت لە درێژماوە ئەو کەسە تووشی ناڕەسایی کولیە بکات. نیشانەکانی ئەوەیە کە ئەو کەسە هەست بە ماندوویەتیە کات، حاڵەتی ئەوەی کە ڕشانەوەی هەیە، یا ئەگەر نەڕشێتیشەوە هێڵنجی لێدات، ئاوسان بەتایبەت لە مەچەکی پا، لە دەسە و هەروەها لە دەموچاویە. ئێمە لەو شوێنانە ئاوسانە بینین. لە چوون بۆ سەر ئاو، یا ئەوەی کە چوون بۆ میزکردن، ئاڵ و گۆڕگەرێکە بینێت. دیار ئاڵ و گۆڕەکان ئەوەیەکە بە چاوی پێشتر کاتێکە ئەو کەسە سلامەت بوو کەمترە بێتەوە، یعنی ئەو تعدادەی کە ئەچوو بۆ میزکردن کەمە بێتەوە. دەرمانەکەیشی خۆی دیارە دیالیزە لەگەڵ پەیوەندی گورچیلە. ئەوە دەرمانەکانیە. پس ئەوە کە ناڕەسایی کولیە ناڕاحەتیکە کە یەک یا هەردوو گورچیلە ناتوانێت کارایی خۆی بێت. کات هەیە کە ئەمە حاڵەتە موقەتیە، یعنی کتوپڕ ئەو حاڵەتە دروستە بێت، ئەتوانێت چەند ڕۆژ بخایەنێت، دوایەوە هەڵەگەڕێتەوە بە حاڵەتی عادی کە بە حاڵەتی حاد ناویە بن. حاڵەتی تری کە مزمن و درێژخایەنە، ئەوە ئەتوانێت پرۆسەیەکی درێژماوەی هەیە کە ئەو کەسە بە مروری زەمان ئەو ناڕەسایی کولیەیە ئەڕواتە پێشەوە یا پێشڕەویەکات. بۆیە نەخۆشیکە کە ئەبێت حتمەنە زوو چارەسەر کردێت و بە دوای چارەسەر و دەرمانە بۆی بڕۆن. ئەگەریش ئێمە بڵێن کە کولیەکان چیەکەن؟ کولیەکان دوو بافتن کە شکڵیان وەکو لوبیاس، هانە ژێر قەفەسەی سینە بەر دیوی پشتە. ئەنازەکەیشیان هەر ئەنازەی یەک مشت، یانێ ئەنازەکە ئەتانی بڵێن کە ئەنازەی یەک مشتە. معموڵەن دوو گورچیلەس، بەڵام کەسانێک ئەگەر یەک گورچیلەیشیان بێت بەو یەکدانە گورچیلە ئەتوانن ژیانێکی نۆرماڵ هەر وەکو ئەوانەی کە دوو دانە گورچیلەیان هەیە بیان بێت. ئیشەکەیشی کە وتمان ئەو خوێنە تەسفیا کات، ئەیاتە سافیە وەکو حاڵەتی سافی هەیە لە تاریخ میزکردنەوە
ئەو سەمەی کە تێتە لە شەو ئەو گورشیلەکانن کە سەمی لەش خارجەکەن لە لەش. ئەگەر ئێمە گورشیلە کار نەکات ئەو سەمە لە لەشە کۆ بێتەوە ئەو کەسە هەست بە نەخۆشیەکات کە وتمان ئەگەر ناڕەسایی بین هەست بە ماندوویەتیە کات، ئاوسان یا تەوەڕوم لە بازێ لە ئەندامگەر لەشێک سەر و چاو و دەست و مەچەکپا و هەر قاچیشی ئەوانە ئەتوانێت تووشی هەڵاوسان بێت. بۆیە ئەبێت حتممەە هەم مدیریەتێکی باش بکرگێت یەکێک لۆ نەخۆشی گەرەسە کە ناوێت پشتگوێ بخرگێت، حتممەە ئەبێت دەرمان لە زووترین کاتە بۆی دەست بکرگێت. ئەگەر پرسیار بێت کە چه کەسانێک زۆرترین تحت تەئسیر قەرارەگرن یا ئەوەی کە چۆن ئەتوانێت ئایا هەموو کەسێک ئەتوانین بڵێن کە ڕیسکەکانی فەرقەکات. ڕیسکەکانی یەکێکی کە دیابەتە، ئەگەر کەسێک قەن خوێنی لەسەرەوە بێت ئەو قەن خوێنە ئەتوانێت فشار بێت بۆ بازێ لە ئەندامەکان، یەکێ لەو ئەندامانیشە گورچیلەیە کە ئەتوانێت تووشی ئەم نەخۆشی ناڕەسایی یانێتە کاراییەکەی تێتە خوارەوە. فشار خوێنە، ئەگەر فشار خوێن لەسەرەوە بێت ئەو فشارێکە تێ بۆ گورچیلە یەکێک لە هۆکارەکانە. نەخۆشیگەر قەلبی ئەوانیشە خۆی ئەتوانێت لە هۆکارەکانی ئەم نەخۆشیە بێت. سابقەی خانەوادگی و ژنتیک، ئەگەر لە ناو بنەماڵە کەسێک تووشی ئەو نەخۆشیە بوو بێت ئەتوانێت وەکو ڕیسکێک ئێمە چاوی لێ بکەین. بۆ نژادەکانیش لە بازی نژادەکانە زۆرن، بەتایبەت لەو نژادگەرەی کە بە نژادگەر بوومی ئەمریکای لاتینە ناسرن یا ئەوانیشکە هەن لە ئافریقا ئەوانێکە پێسیان بۆرە، ئەوانە تقریبەن لە ناو نژادەکان ئەڵێن لەوان زۆرترە. بەڵام ئەگەر ئێمە چاوی پیش بخشنین بۆ ناوچەی خۆمانە ئەوینین لە ناوچەی خۆشمانە ئەم ناڕەسایی کولیە نەخۆشیکی زۆر کەم نییە بڵاوی ئەکادیا. یەکێکتر لە ڕیسکەکان ئەوەیە ئەگەر تەمەەن بڕواتە سەروی 60 ساڵەوە ئەویش خۆی یەکێک لە ڕیسکەکانە. بینەرانمان ئەبێ یەک مۆردتریش تەوەجۆکەن دیارە ئێمە ئەڵێن کە ئەگەر کەسی ئازاری بێت ئەتوانێت لە ئازار شکێنەکان ئستفادەکان معموڵەن لە ئینسایدەکان لە ئاسپرینێکی سادە، دیکلۆفناک، ئستامینۆفن. ئەگەر کەسێک بۆ درێژماوە لەم مسەکنگەرە لەم ئازار شکێنگەرە ئستفادە کات و کە کۆڵگرێ ئەوانیشە ئەتوانێت ڕیسکی تووشبوون بە نەخۆشی ناڕەسایی گورچیلە بواتە سەرەوە. بۆیە ئەبێت ئێمە ئەوە ڕەچاوکەین کە بە هەر هۆی کە ئەگەر ئازارەکە کەم بوو هەوڵ بدەین لە ئازار شکێن یا لەو قورسگەرە کە مسەکنن ئستفادە نەکەین. بەتایبەت ئەوانەی کە باون، ئستامینۆفن، ئاسپرین، دیکلۆفناک، مفنامیک ئەسید، پیرۆکسیکام، ئەمانە بە ئینسایدکار ئەناسکن، بڕۆفنی شەروە ئەمانە ئەبێت حتممەە هەروە سەرخۆ بۆ لابردنی ئازار و ئێش ئێمە ئستفادێ لێ نەکەین. بڵاوبوونەوەکەی لە دنیا چۆنە؟ معموڵەن ئەڵێن کە ساڵانە 2 ملیۆن نەفەر زیاکات بە ئەو جەمعیەتەی کە تووشی ناڕەسایی گورچیلەن. ئەگەر ناڕەسایی گورچیلە چۆن دەست پێکات، چۆن شروع و دەستپێکی چۆنە یا چۆن ئەزانن پێ؟ معموڵەن یەکدانە ئازمایشی خوێن هەیە کە GFR ئەڵێن، ئەوەتە لە بازێ وەرەقگەر ئازمایشە GFRش ئەنووسرێت. ئەو ئازمایشە یەکێک لەو ئازمایشە ئەسڵی گەرەسە، پایە گەرەسە کە نیشان ئەدات کە ئەو کەسە تووشی ناخۆشی ناڕەسایی کولیە بووگە. ئەو ناڕەسایی کولیە یا ئەو GFRەکە بۆی بەکاریەبن معموڵەن معیارەکەی سەبر و خوارە. دیارە ئەگە GFR لە سەروی 100 بێت ئەو کەسە هیچ مشکلێک لە گورچیلەکانی نییە، گورچیلەکانی سالمە. بەڵام GFR لە سەبر و خوارەوە معموڵەن دەسەبەنیەکەن، ئستەیجیەکەن یا قۆناخبەنیەکەن، قۆناخ 1 تا 5 کە بە ئەساسی ئەو ئەنازەی کە GFR خۆی نیشانەدات ئینە مەرحەلەی 1 یا ئستەیجی 1 یا ئەو قۆناخیەکە GFRەکە
ها لە خواروی سەدە و بەڵام لە سەروی نەوەدا، یانێ ئەتانێت لە 91 تا 99 بێت. لەم حاڵەتە گورچیلەکان ئەو ئاسیبە کە بینیویانە زۆر خەفیفە، معموڵەن بە شێوەیەکی تەبیعی کارەکەن، یعنی ئەگەر GFR لە ژێر 100 بەڵام لە سەروی 90 دەبێت، ئەوە مەرحەلەی یەکە، گورچیلا تەبیعی کارەکە. لە ئستەیجی دووە ئەو GFR ئەڕواتە ژێر 60، یانێ تقریبەن ئەتانین بڵێن لە بین 60 تا 89. معموڵەن ئاسیبەکە بە چاو ستەیجی یەک زۆرترە، گورچیلە بازم کارەکات، بەڵام ئاسیبەکە بە چاو مەرحەلەی یەکەکەی یا قۆناغیەکە زۆرترە. مەرحەلەی سێەکەی GFR-ەکە کەمتر لە 30 لە نێوان 30 تا 59. ئیتر ئەتانین بڵین کە ناڕەشایی کولیە حاڵەتێکە کە پێشڕەوی کردگە، پێشرەفتی کردگە و چووەتە پێشەوە تا ئەگەیتە ئستەیجی 4 کە لە مەرحەلە کەمتر لە 15ە، یانێ لە بین 15 تا 29. مەرحەلەیەکی شەدیدی پێڵێن کە عملکرد کولیە هاتووەتە خوارەوە. GFR لە ئستەیجی 5 ئێتر مەرحەلەیەکە کەمتر لە 15، یانە ئەتوانێت لە 0 تا 15 بێ، کە معموڵەن ئەوە ئەڵێن کە ئێتر ئەو حاڵەتە ناڕەساییەکی کامڵی پیا کردگە، ئەو مەراحل دەرمانیە کە ترش بەدەست پێکردێت، دیالیز یا لە دواتریشە پەیوەند گورچیلە کە ئەگەر کاندید بێت ئەوە بۆی ئەنجامێدەن. بەڵام بەرەوەی کە ئشارەمان کرد، مهمترین ئازمایشی GFR کە ئەو GFR 5 قۆناغی 1 تا 5 کەی قۆناغی یەکەکەی هێشتا گورچیلە باش کارەکات، یانە لە نێوان 0 لە نێوان 90 تا 100، لە قۆناغی ئاخریە 15 تا 0 کە ئەو کاتە سەیتر گورچیلە کارایکی نامێنێت. هشدارەکان چین؟ ئەو شتانەی کە وەکو زەنگ خەتەر، وەکو ئیعلامێک کەرکە کە ئەو کەسە تووشی ناڕەسایی کولیە بێت چییە؟ لە سەرەتا ئەتوانێت ئەو نیشانەگەرە نامەحسوس بێ، یانێ هەستی پێ نەکا ئەو کەسە. گورچیلە تەبیعیە، هەتا ئەوەی کە میزکردنیشی تەبیعیە، بەڵام ئازارگەرێکی هەیە، هەست بە ئاڵوگۆڕگەرێکە کات، هەرچەند ئەزانێت کەمیشە، بەڵام هەست بە ئاڵوگۆڕگەرێکە کات. معموڵەن دوتم لە ئەوەڵەوە ئەو کەسە هەستێکی وای نییە کە گورچیلەگەری ناڕەسا بوو بنەسەوە یا ئەو حاڵەت سست بوونەوە، ئەوە هەستی پێ ناکە. نیشانەکان چۆن زاهرە بن لە مرۆڤ لە هەموو ئینسانێکە، وەکو یەکنین نیشانەکان ماندوویەتیە، گێژیە، ئەو کەسە ناتوانێت تەمەرکوز کات لە زۆر شت، بە ئیسلاح ئەڵێن هەواسی پەرتە بێت، یا ناتوانێت بیر کاتەوە لە وەکو پێشتر، شتەکان لە بیریە ڕواتەوە، حاڵەتی ڕەشانەوە یا هێڵنج لێدانە، ئەو ئاوسانەسە کە بەتایبەت لە دەست یا قاچ، بەتایبەت مەچەکی قاچ یا دەموچاویشە خۆی نیشانەدات. ئەو تعداد ئەو چەند جارێک کە ئەڕوات بۆ میزکردن ئەوە ئاڵگۆڕی بەسەر دێتەوە، کەمە بێتەوە، کرامپە یا ئسپاسمە، حاڵەتێکی کۆڵنج یا تونبوونەوەی ئەو ماسوول کەسە بەتایبەت لە قاچە، ئەو کەسای تر ماسوولکەکەی قاچی تونە بێتەوە، بە ئیسلاح ئەیگرێت کرامپ یا ئەو کرامپە عەزولانیە ئەتوانێت کە یەکێک لە نیشانەکان بێت. پێسیان معموڵەن وشکە بێت، حاڵەتی خوڕینیشی زۆرە بێت، پس یەکێک لە حاڵەتەکان ئەوەیە کە پێس وشکە بێت، حاڵەتی خوڕینیشی هەیە. لەسەر ئیشتیها و خواردنیشیانە تەئسیر دانێت، هەم ئیشتیهایان تێتە خوارەوە، هەم تامێکی بەتایبەت لە ناو دەمیانە هەستەکەن، لە زاریانە هەستەکەن، ئەو خۆراکەی کە ئەیخۆن تامی وەک مەشهورە بە تامی ئاسن، تامی ئاسن ئەدات، ئەو لە زاریشیانە ئەو عەلایمە ئەبینرێت. شایعترین عیلەتەکانی کە ئشارەمان کرد، ئەمەتانێت نەخۆشی قەنخوێن بێت، فشاری خوێن. ئەم دوو حاڵەتە زۆر نیشانەگەری کە ئەتوانێت هۆکار بن بۆ
ئەو نەخۆشیە ئەگەر وتمان هایپرگلیسمی یا ئەوەی کە قەن خوێن لەسەرەوە بێت تەسیری هەیە لەسەر گورچیلەکان. ئەگەر فشار خوێن لەسەرەوە بێت ئەو فشار خوێنە تەسیری زۆری هەیە. ئەو فشارە گورچیلەیەک هەیە کە پولیکیستیکی پێڵێن، معموڵەن تووشی کیستگەرێکەوێت، کیسەگەرێکە کە ناوەکەی مایەعە، ئەتوانێت لە سەدها دانە تا هەزاران دانە بێت لەسەر گورچیلە کە دروستەوێ. گورچیلەیەکی کیستیەتر ئەوێتە کیست، یانێ ئەگەر تواشایشی بکەی شتێک لە گورچیلەیەکی تەبیعی و سالم بەجێ نەماوە. نەخۆشیگەر گلومڕۆڵی ئەوە کە ئەو نەخۆشیگەرە بەو سلولگەر تووشی خانەکان یا سلولەکانی گورچیلە ئەبێت. لوپوسیش کە خۆی ئەوە نەخۆشی کە بەحسێکی جیاگانەی گەرەکە، وەێ ئەگەر خولاسە بڵێن نەخۆشیکە کە خود ئیمنیە یانێ سیستم ئیمنی لەش پێچەوانە حمڵاکات بە ئەندامگەرێکی سالم. معموڵەن جزود نەخۆشیگەر ئارتریت یا ڕۆماتیزمیش دەسەبەنیە کردێت. ئازاری جۆنگەکانیان هەیە، تایان هەیە، جۆرێک لە پێسیان یعنی پێسیان وەختی ئەیان بینی دوازانی سەر دەموچاویان نقابێکیان کێشاوە، ماسکێکیان داوە، ئەو ڕەنگەکەی هەم جۆرەیەکە بێت کە دیار ئەو ماسکی دەموچاوە یا ماسک سوورەتە ئەتوانێت حاڵەتگەرێک بێت. وتم کە لوپوس خۆی نەخۆشیکە کە ئەتوانێت بەرنامەیەکی ئێمە پێ اختصاص بدەین، چۆن هەیە بەڵام زۆر کەمە نییە، بەڵام ئێمە ئەی بینین بە ناو کۆمەلگا. ناڕسایەکانیش وتمان ئەوەی کە حادە چاوەڕان نەکراوە ئەتوانێت بە کوتوپەڕ بە خێرایی دروست بێت، لە چەند ساعت تا چەند ڕۆژە ئەتوانێت بخایێنێت و دواتر علایمەکەی مەحڤە بێتەوە یا نامێنێت. ئەگەر بڵێن کە بۆچی وای پێێت، یانێ ئەو حاڵەت ناڕساییە کتوپڕە یا حادە دەست پێکات و فۆری دوای چەند ساعت تا 2-3 ساعت دەتوانێت درێژەی بێت بۆ نامێنێ، ئەویش دەتوانێت یەکێکی لە هۆکارەکان نەخۆشی خود ئیمنی بێت. ئەو سیستم ئیمنی لەشەسە بازێ لە دەرمانەکان، بازێ لە داروکان ئەتوانێت ئەو حاڵەتە دروست کات، یانێ ئەوەی کە ئەو گورچی لەگەرە قفڵ کات، یانە لە تووشی لە کارخستنیان کات، یا ئەو ناڕسایی حاد و مزمن و خەیرا دروست کات. کەم ئاوی معموڵەن ئەویش یەکێک لەو حاڵەت کەرەسە، ئەگەر لەش کەم ئاو بێت ئەتوانێت تەسیردادێن لەسەر گورچیلەکان و ئەو ناڕساییە دروست کات. بەستن یا ئەوەی کە ئەو ڕێگەی مەجرای ئیدرارە بگیرگێت، ئەویش خۆی ئەتوانێت ئەو ناڕسایی موقەتە دروست کات. نەخۆشیگەرێکی سیستمیکیش هەیە وەکو نەخۆشیگەر دڵ یان نەخۆشیگەر جگەر، ئەوانش ئەتوانێت تەسیری بێت. معموڵەن تەشخیصیشی ئازمایش خوێنە کە و ئازمایش خوێنە نیشانەدا تا چ ئەنازە کارایی ماگە گورچیلە کە بتوانێت مەوادی سەمی لە لەش کاتە دەرەوە. میزە کە لە میزیشە ئەتوانن بازش کرد کە لە ناو میزەکە ببینن زانن پرۆتئین یا خوێنی هاتیە. سنۆگرافی، سیتی ئسکان، ئەکس معمولی و MRI ئەو ئازمایشە تەسویریگەرنە یا ئەو ئەشعاعیگەرنە کە ئەتوانێت ئەوانیش یارمەتی بێت بۆ مدیریەت و دەرمانی ئێمە. ئایا مدیریەتێکی ئەتوانین کە مدیریەتەکە ئەگەر نەخۆشیەکە درێژخایەن بێت تا ئەو زمانەی کە ها بە دەستمانەوە ئێمە توانین کەڵکی لێوەربگرین، یانێ ناوێت چارە سەرکردن و بە دوواداچوونەکەی خاینە گشت سەرەوە. بۆیە تا جێگە ئیمکانی هەیە لە نەخۆشی درێژخایەنە هەوڵ ئەوەسە تا ئەو جێگە هەیە لە گورچیلەکان خۆیان کەڵک وەربگیرگێت. چۆنیش نگای تێرن ئەوەیەکە حتممەە قەن خوێنی مدام تحت کۆنتترۆڵە، فشار خوێنی ئەوێ کۆنتترۆل کردێت و بە دەرمانیش ئەوە یارمەتی دەرەکە. ئەو مەرحەلەگەرەکە لە وتمان بەرە ناڕسایی کولیە ئەڕوان لە مەرحەلەگەر 1 تا 5 بتوانێت تا ئەو زمانەی کە ممکنە گورچیلە نگا بێرن. دەرمانەکەیشی معموڵەن دوو دەرمانە، یەکێکی دیالیزە، یەکێکیشی پەیوەند گورچیلەسێ کە دیالیزەکەی ئەتوانێت دیالیز هەمودیالیز بێت، یعنی ئەو خوێنە بە ئەو دەستگای کە هەیە ئەو خوێنە تەسفیە کردێت. دیالیزی ترمان هەیە کە بە دیالیزی سفاقی ئەناسکرێت. ئەو دیالیز سفاقیە معموڵەن لە ماڵی شەو کەسە خۆی ئەتوانێت ئەنجام بێت، ئامۆزشی گەرەکە
ئێمە ئەگەر بڵێن مایچەی زگ سیرکەین سێلووە لەژێر ئەو سێلووە پەردەیەک هەیە کە بان ئەو ئەحشاکە لە ناوزگە هەیە ئەوانەیە گردووە حاڵەتی وەک سفرەی هەیە ڕەنگی سپی و زەردی هەیە کە ئەو بە پەردەی سفاق ئەناسرێت ئەوە یەکە ئەو کەسە لە ماڵە فێر یەکەن یا لە هینە ئەو چەند ساعتی گەرەکە کە ئەو مەحلولە ئەڕوات لە بین ئەو پەردەی سفاقە ئەمێنێت ئەو سمەی کە لە لەشە هەیە کۆیەکاتەوە و لە بەدەنە دەفعبێت یعنی هەر بۆ سۆندە یا بۆ کاتێترە کە ئەڕوات ئەو شلنگێک وایە هەروە دوارە لە بەرگەشتە سەمەکانی لەش تێرێتەوە و دەفعیانەکات. بۆ پەیوەندی گورچیلەیش معموڵەن پەیوەند گورچیلە ئەگەر ئێمە تاچە ئەنازەی کارایی هەیە من پێشەوە کە لەسەر پەیوەندی گورچیلە باسکەم بە چەندانە پرسیار هەیە معموڵەن کە یەکێک لە پرسیارەکان لەسەر پەیوەند و دیالیزیشە من شاریان دێکم پرسیارگەرێکە هەیە معموڵەن ئێژێ ئەو کەسێک کە نەخۆشی ناڕەسایی کولیاگرێت ئایا ئەتوانێت بێهبودی حاصلکات بەڵێ تا بە دەرمانی مناسب و لە جێگەی خۆیە تا ئەو جێگە کە ئیمکان پەزیر بێ هەیە کە تا ئاخری عمر بە دەرمان ئەو ناڕەسایی کولیە کۆنتترۆڵە کردێت بۆ ئەوەی کە چەند ماوەیەک لەگەڵ کەسێک کە ناڕەسایی کولیەی بێت ئەتوانێت ژیانکات ئەوە کە وتم بشارم کرد کە بە دیالیز و پەیوەند معموڵەن دیالیزە کە دیالیز و پەیوەند کولیە لە دیالیزە هەیە تا 30 ساڵ سەبتیش کراوە 30 ساڵ زۆرتر ئەو کەسە بە دیالیز ژیانی کردووە یا دوای دیالیز مەرحەلەی پەیوەندی گورچیلە سمگە معموڵەن لە پەیوەندی گورچیلە ئەوەی کە ئەڵێن هیوا بە ژیان یا ئومید بە زیندگیە ئەگەر ئەو کەسەی کە گورچیلەکە هدیەکات زیینوو بێت معموڵەن 12 تا 20 ساڵیان بۆی داناوە بەڵام ئەگەر گورچیلەکە لە لەشی کەسێک لە حیاتە نییە یا مردووە هەڵیگرن 8 تا 12 ساڵ وەکو میانگین بۆ کارایی ئەو گورچیلە دیاریان کردووە ئەلبەتە ئەوە ئەتوانێت نەوەسانی بێ هەم کەمتر هەم زیاتریش ئەوانە سەبت کراوە چەند داروگەرێک بۆ دەرمانی ناڕەسایی کولیە استفاداوێت معموڵەن وتیانە بەستگی بەوە هەیە کە ئەو پزیشکە تەشخیصەدات کە چه دەرمانگەرێک بەکار بووە چه دەرمانێک معموڵەن لە مەهار کوونەندەگەر ئانژیۆتانسیۆنیان پێژن ACE کە معموڵەنەوە دەواگەریکن کە بۆ فشار خوێنە لەوانە استفادەکەن دیورتیکە یا مدڕیش بەناوبانگە یعنی ئەو دەرمانانن کە کەسێک ئەیخوا میزی زۆرەکات میزەکات دیارە ئەم دەرمانگەر دیۆریتیک یا مدرگەرە تەنیا بۆ ئەم نەخۆشیە نیە کەسانێکن کە فشار خوێنیان ها لە سەرەوە بۆ ئەوانیش لەم دیۆریتیکەرە لەم مدرگەرە یا ئیدرار ئاوەرگەرە کە میز زۆرەکات استفاداکردگە یا ئەو کەسانێکە ڕیەکانیان تووشی مشکڵی یا خیزەی سینگیان تێت یا ئەوانەی کە ئاوسانیان هەیزە لە زکە بێت لە قاچە بێت لە دەستە بێت بۆ ئەو خارج بەدەرکردنی ئەو مایعات و شلەمەنیە لە لەشە لەم دیۆریتیکەرە استفاداکەن. ئستاتینەکان معموڵەن ئەمانە دەرمانگەرێکی کە بۆ کولۆسترۆڵە استفاداکەن ئاخرەکانی بە ئستاتین توای وەک ئاترۆستاتین وەستاتین ئەمانە کولەن داروگەرێکن کە ئاخرەکەی ستاتینە زۆریشن لە بازاڕێتر بەس بە نۆعی کە ئەو دکتۆرە ئەینووسێت بۆ کۆنتترۆلی کولۆسترۆلی خۆین. دەرمانگەرێکی تریش هەیە وەک محرک ئریترۆپوتینیان پێژن ئەوە بۆ دەرمان کەم خوێنیە کە استفاداکردن و ڤیتامین D یەکێک لە دەرمانە پایەکانە کە بۆ ئەوەی کە ئێسک توش تەحلیل نەبێت حتممە ڤیتامین دشیان بۆ تەجویزەکەن. معموڵەن دەرمانگەرێکی تریش هەیە وەک ئەوەی کە فوسفات بە یەک و وەسڵەکە معموڵەن فوسفات بیندەرزیان پێڵێن ئەمانە فوسفۆر لە بەدەنە نایڵن یا لە فوسفۆرەکە لە لەشە ئەکەنە دەرەوە ئەوانش ئەتوانێت بۆ ئەو دکتۆرێک کە دەست بە دەرمان و معالجە بە داروەکات یارمەتی دەربێت.
بەرگریەکەی چۆن نتوانین بەرگریکەین؟ معموڵەن ئەو نەخۆشی کەسی تووشی بوو بەرگەشت ناپەزیرە، یان ئەوەی کە گورچی لە هەڵ ئەگەڕێتەوە بۆ حاڵەتی ئەوڵ ئەو بەرگەشت ناپەزیرە، بەڵام چارەسەری هەیە. ئەگەر زوو چارەسەری دەست پێکردێت ئەو کەسە ئەتوانێت ژیانێکی نۆرماڵی بێت، هەم ئەمەڵکردی یا کارایی گورچیلەکانی حەفزکات، هەم زندگیکی نۆرماڵی بێت. بەڵام ئەگەر کەسێک تووشی ناڕسایی کولیە بوو، باشتر ئەوەیە کە حتممە کارایی کولیەی خۆی کۆنتترۆل کات. بۆ وێنە ئەگەر هەستی کرد چوونی بۆ میزکردن کەمەوە بووەتەوە، یا ئاڵگۆڕێکی بەسەر هاتوو، ئەوانە ئەبێت حتممە تحت کۆنتترۆل خۆی بێت. ئەگەر کەسێک دیابەتی هەیە، حتممە دیابەتەکە تحت کۆنتترۆل بێ، هەروەها فشار خوێنی شەروە، ئەمانە دەرمانیان هەیە بە دارو کۆنتترۆلە کردن، هەم دیابەت هەم فشار خوێن. تەماکووە یانە پارێزکردنە لە تەماکۆ لە جگەرە کێشانە، حتممە بێ خۆیان دوور بگرن. ئەو خۆراکی گەرە کە پرۆتئینیان ها لەسەرەوە یا سدیۆم، ئەوە ئەبێ خۆیان پارێزن لەسەر سدیۆم کە لە ناو خوێ هەیە. لە چەندین بەرنامە ئێمە ئەو هشدارگەرمانە داوە کە مەسرەفی خوێ ئەبێت لە حەدی تەعادڵە بێت، یانێت لە کەمترین حەدی خۆی ئەبێت. معموڵەنیش ئەگەر تحت نەزەری پزیشکە یا مرکزێکی دەرمانیە، حتممە ئەو دەورە کە دیاریەکەن بۆی ئەو پرۆسە حتممە لەسەر وەختەکەی خۆی بڕات. بەڵام بۆ داهاتووی ئەو کەسێک کە وتمان ئەگەر تووشی ئەم ناڕسایی کولیە یا سستبوونی گورچی لە بووە، ئەگەر دەرمانێکی 100% بۆ دروست نەبووە، یا تایسە زانست دەستی پێپیان نەکردە، بەڵام بە تەشخیص بە ئەوەی کە پەیگیریکردن بە دوواداچوونە، ئەو کەسە ئەتوانێت ژیانێکی درێژی بێت، یعنی ئاخری خەت نییە. کەسێک کە تووشی ناڕسایی کولیە بوو ئەتوانێت ژیانی خۆی کات، حتممە دەرمان فەرامۆش نەکات، بە دوایە بچێت ئەو دەستوراتی دارویە و دەرمانیەکە بۆ دیاریەکەن، حتممە کە تەغییرات و ئاڵوگۆڕێکی وایش لە ژیانی ئەو کەسە دروست نابێت. بینەرانی خۆشەویست، لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان. هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بوێت. لەلایەن خۆم و هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و سڵامەتیتان بۆ بە ئاواتە خوازم.